گەرم و گەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت سەبارەت بە خەتەنەی کچان واتە ناقصکردنی ئەندامی جنسی کچان. خەتەنەی کچان واتە ناقصکردنی ئەندامی جنسی کچان سنەتێکی دواکەوتوو بەدوور لە عەقڵیەتی ئینسانیە کە کچان و ژنان تووشی دەرد و ڕەنجێکی جسمی و ڕۆحی دەکات و بە درێژایی ژیانیان ڕەنجی لێدەبەن. لانی کەم 200 ملیۆن ژن لە دنیادا بەپێی ئەم باوەڕە مەزهەبی و فەرهەنگیە دواکەوتووە و عەشیرەیە خەتەنە دەکرێن و زۆر لەم کچ و ژنانە بەم هۆیەوە گیانی خۆیان لەدەست دەدەن. سازمانی جیهانی بێداشت دەڵێن نزیک بە 10% ئەم کچانە لە کاتی خەتەنەکردندا گیانی خۆیان لەدەست دەدەن بەهۆی خوێنڕێژیەوە. 25% ئەوان بەهۆی عفونەت و عوارزی دوای خەتەنە گیانی خۆیان لەدەست دەدەن. ئەم کارە غەیرە ئینسانیە تەنیا بۆ کنترۆڵی غەرایزی جنسی کچان و ژنانە. ناقصکردنی کچان لە سنی مناڵی یەکێک لە کاریگەرترین نەوعەکانی توندوتیژی دژ بە منداڵانە کە تا چەند ساڵ دواتری ئەو منداڵانش هەر ئاسەواری هەیە. بەپێی ئاماری وتراو لەلایەن یونیسێف ملیۆنان ژن لە وڵاتانی جۆراوجۆر لەژێر ئەم گوشارانەدا بوون و لە هەر ساڵێکدا 3 ملیۆن کچی دیکەش لەژێر ئەم گوشارانەدان. تا ساڵی 2030 زاینی 68 ملیۆن کەسی دیکەش لەگەڵ ئەم گوشارانەدا ڕوبەڕوو دەبنەوە. وێڕای ئەوەی کە بۆنیادی جەماوەری ڕێکخراوی نێودەوڵەتی داواکاری بەڵێنی جددی دەوڵەتەکان بۆ هەوڵ و بەکردەوە دەرهێنانی بەرنامەهایەک بۆ کۆتایهێنان و بەرگری لە ناقصکردنی ئەندامی جنسی کچان بووە، بەڵام کۆماری ئیسلامی نەتەنیا ئەو بەڵێنانەیشی جێبەجێ ناکات بەڵکو و میدیاکانی گرێدراو بە دەوڵەتیشی هەر لەو بوارەدا بێدەنگن. جیا لەوە هەندێک گزارش لە چەند شوێنێکی ئێران باز لەوە دەکەن کە بەرپرسانی دەوڵەت ناهێڵن خەڵک لەو بارەوە بیر و باوەڕیان بگۆڕدێت و لە بەکردەوە دەرهێنانی وەها ئامانجێک بەرگری دەکات. ئێمە بۆ تاوتەکردنی زۆرتری ئەم باسە دەچینە لای میوانی بەرنمەکەمان بەڕێز هەتاو عەبدوڵڵایی ڕۆژنامەوان و چالاکی مەدەنی و بواری ژنان. فەرموون لەگەڵمان بن. هاوڕێ هەتاوم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونن لەم بەرنمەیە. سلااو ڕێزمێ بۆ خۆت هاوڕێ گوڵنازوە هەروەها بینەرانی بەرنمەکە سپاس بۆ ئێوەکە بانکێشتان کردوم تابتین لە مەجارێکی چەند کەم پڕژێنە سەر پرسی باسەکەی ئەمڕۆتان. زۆر سپاس. هاوڕێ هەتاو هۆی خەتەنەی کچان چیە و لەکوێوە سەرچاوی گرتووە؟ من لە سەرەتاوە حەزەکەم ئاماژە بکەم بە ئەمڕۆ 6 فێبرواری بەرامبەرە لەگەڵ خەبار دش بە توندوتیژی و کەمەندامکردنی جستەی ژنان کە لە ساڵی 2004ەوە ڕێکخراوی بەشی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان پەسەندی کرد. ئەگەر بمان هەیە پێناسەیەکمان هەبێ لەسەر خەتەنە، بەڕاستی خەتەنە جۆرێکی توندوتیژی بە ئاشکرا و کەمەندامکردنی جستەی ژنە کە تاوانێکی زۆر گەورە و نامرۆڤانەیە کە بەرامبەر بە ژنان بەڕێوەچێ کێشەیەکی زۆر هەیە لەسەر نەبوونی ئامار، بەڵام بۆ جۆرێکە دەرکەوتووە 30 وڵات تێدا ئەم تاوانە بەڕێوەچێت کە 28 وڵاتی وڵاتانی ئافریقاین کە لە ناویاندا سوماڵی ڕێژەیەکی زۆر مەترسیداری هەیە، ینی لە 98 بۆ 100 دەگەڕێتەوە. و شێوازی خەتەنە 3 جۆرە، بەداخەوە لە کوردستان لە ئێران لە 2014 و ئێرانیش ناوی چوونە و لیستی ئەو وڵاتانێک کە خەتەنە بەجێ ژنان بەڕێوە ئەچێت کە مەندامەکرێن ژنان بە تایبەتی لە ناوچە کوردنشینیەکان گوندەکانی دەوروبەرکە بەداخەوە بەهۆی نەبوونی ئیمکانات و بەهۆی ئەو هەژاری ئابووری کە تێدایە ئاستی وشیاری خەڵک لەوانەیە کەمتر بێت کە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەم سیستم و دەسەڵاتەوە هەتا نەبوونی ئامار دوای ئەوە لە ناوچە عەرەب نشینەکانە لە کوردستان لە بەشی کوردنشینەکەی ئەو جۆرەی کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو کە چالاکانی مەدەنی هەستیان بەو تاوانە گەورە کرد کە تا ئێستا کەش بەردەوامەوە دوای ئەوەی کە ئێران ناوی چووناو لیستی وڵاتانی خەتەنەوە لە 2014ەوە لە کوردستان لە 3 جۆرە خۆی خەتەنە لە جۆری 1 و 2 کەڵک وەرەگرن، واتە کلیتریسی دەبڕن بەڵام نەک بە تەواوی، بەڵام ئەو جۆرە مەترسیداری کە ئەبڕدرێ
و نەقستانەکرێت لە ئەفریقا بەڕێواچێکە تا ڕادەیەکی زۆر مەترسیدارە 20% ئەو کچانە لە کاتی خەتەنە گیانیان لەدەست دەدەن و لە دواتریش تووشی هۆکاری زۆر ناخۆش و ناڕەوا ئەبن. بەڵام ئەگەر بمان هەبێ پێناسەیەکمان هەبێ بۆ توندوتیژیەکی بە ئاشکرایەکە لە کۆنتترۆلکردنی بەدەنی جستەیژنەوە سەر چاواگرێ واتە کۆنتترۆل و مالکیت بەسەر جستەیژنەوەی بۆی کە هەستی جنسی ژنان بکوژێ و ژنان لە هەستی ئینسانی خۆیان دوور بخەنەوە. ئێمە دەتوانین وەکو کەمەندامکردنی جستەیژن بەڕاستی ناوی لێبەری، چونکە کەمەندامکردن و نەقستانکردنێکی بە ئاشکرایە مەسڵەکردنێکی بەدەنی ژنە کە لەژێر ناوی ئاین و دابوو نەریتەوە خەریکە بەڕێوەچێ و ڕۆژانە قوربانی ئەگرێتەوە. دەڵێن لە هەر 10 سانیە یەکجار کچێک ئەکەوێتە بەر مەترسی توندوتیژی بە ئاشکرای جستەی و کەمەندامکردنی لەژێر ناوی خەتەنە، یعنی ئامارێکی زۆر مەترسیدارە بەداخەوە. بەڵێ هاوڕێ هەتاو کاردانەوەی ئەم کارە واتە ناقسکردن لەسەر جسم و ڕۆحی کچان چۆنە یان ژنان؟ بێگومان کاتێک ئەگەر ئێمە ئاچاوخشانێکمان هەبێ بەسەر ئەو توندوتیژیە بە ئاشکرای هەر بۆ نمونە لە کوردستانی خۆمان ئەبینین کە مناڵێک کاتێک کە ئازارێکی بەرامبەر بەجەستەی بەخۆی ئەکرێ پەنادەبا بۆ دایک و بابی بۆ کەسانی دەوروبەری. خەتەنەکردنی کچان بێ ئەوەی کە خۆی بزانێت چ کاردانەوەیەکی هەیەوە ئەشکەنجەیەکی بە ئاشکرایە بەرامبەر بەجەستەی مرۆڤێک و کارێکی زۆر قیزەون و نامرۆڤانەیە وتمان لەژێر ناوی سونەت و ئاین بەڕێوەچێ جۆرێک لە بێمەتمانەیی ئەو مناڵە بەرامبەر بە دایک و بابی و بۆ کەسانێک لە دەوروبەری نیشانەدا. ئێمە ئەگەر بەردەوام من خۆم یەکێک لەو کەسانم کە کەمەندام کراوم خەتەنە کراوم، هەر کات باز لە خەتەنە ئەکرێ بێ ئەوەی کە خۆم بم هەوێ لاقەکانم ژانەکە هەستێکی ناخۆش بەرامبەر بە وشە بۆ من دێتە پێشە، ینی هەست دەکەم کە ڕۆژێک لەمەوبەرەکە من خەتەنە کراوم و ئەمە کاردانەوەیەکی زۆر ناخۆشیە لەسەر ڕوح و ڕەوانی ئەو ژنانە بێمەتمانەیە دروست دەکا بەرامبەر بە بنەماڵە بە دەوروبەری لە هەموو هەستە ئینسانیەکانی بێبەش دەبێ. هەستی ئینسانی غەریزەیەکی جنسی بۆ ژن و بۆ پیا هەستێکی ئینسانیە کە لی بێبەش دەبێ بە ناوی سونەت و ئاین و ئەمە کاردانەوەی زۆر ناخۆشی دەبێ. ئەگەر لە بواری جسمیەوە بپڕژێنە سەر کاردانەوەکانی ئەبینی کە بەتایبەتی ئەو ژنانێکە لە وڵاتانی ئافریقایی خەتەنە دەکرێن چون شێوازی خەتەنەکەیان لە جۆری سێ و کولی ئەندامی زاوزەی ئەبڕن فقط ئەی درونەوە دوای بڕینەکەوە کاتێک درویانەوە تەنها کونێک دێڵنەوە بۆ ئەوی کە سوڕی مانگانەی پێدا بێتە خوارەوە بتوانێت میس بکەوە. ئەوە کارەساتەکە زۆر زیاترەکە. ئەو ژنانە تووشی کارەساتی ڕۆحی زۆر گەورە ئەبن، زۆر جار تووشی نازایی ئەبنوە، مناڵیان نابێ و لە کاتی مناڵبوون گەورەترین کێشە لە وڵاتانی ئوروپایی لەگەڵ ئەو ژنانەی ئافریقا بە تایبەتی سوماڵی کە خەتەنەکراون لە کاتی منداڵبوونیانە لە وڵاتەکانی خۆیان مناڵەکانیان گیانیان لەدەست دەدەن چونکە سەری مناڵەکە لە کاتی مناڵبوونەوە نایەتە دەرەوە و کارەساتێکە کە لە بەخاتری خەتەنەوەی کراوە. کاردانەوەی زۆر ناخۆشی دەرونیە کە کەمتر ئاوای لێدراوەتەوە و بێگومان لە داهاتوشدا دەقە بە دەقەوە سانیە بە سانیە لەگەڵ ئەو ژنە دەمێنێتەوەوە کاردانەوەکان ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ. بەڵێ خۆشتان باستان کردکەم کچانە کە دوایە کە ئیزدواجەکەن منداڵیان دەبێت تووشی مشکلاتێکە بن، بەڵام ئەم کچانە ئیزدواج دەکەن تووشی چه مشکلاتێکی ترە دەبن بجز ئەوەی کە لە کاتی مناڵبوونایە. هاوڕێ گوڵناز بەهۆی خەتەنەوە بە تایبەتی وتم لە جۆری سێوە لە کوردستان جۆری 1 و 2 بەڕێواچێ لە ناوچە عەرەب نشینەکانی ئێران بۆ نمونە لە قێشم زۆر ڕێژەی زیادە لە هەشتاکاندایە، بەڵام لە کوردستان جۆری 1 و 2 هەم لە باشوور هەم لە ڕۆژهەڵات جۆری 1 و 2 بەڕێوەچێ. ئەو کچانە تووشی ئیلتیهاب ئەبن، زۆریان تووشی نەزۆکی ئەبن بەهۆی ئەو کەمەندامکردنەوە لە کاتی جوودبووندا لە کاتی پەیوەندیگرتنی هاوسەرەتیدا تووشی ژانێکی زۆر دەبن و هەر ئەوە کارێکە کاکە بەرگری بکە لە مناڵبوونیان و هەمیشە بەردەوام ئیلتیهابیان هەیە هەتا بۆ لە ڕۆژانە تووشی ئیلتیهاب و تووشی ئێشی ئازاری زۆرە بنەوە. گەورەترین مەترسیانەوەیە کە تووشی ئیلتیهاب ببن. زۆریان بەهۆی ئەو کارەساتە کە بەرامبەریان کراوە هەست ناکەن زەواج بکەن،
هەز ناکەن زەماوە بکەن، هەست دەکەن کە ئەندامی زاوزیان ناشرین بۆ چون بە شێوازێکی زۆر خراپ بەردراوە. نمونە بووە بە تایبەتی لە کوردستان لەو ساڵانەی دواییدا دایکەکان مناڵەکانیان بردووە، کچەکانیان بردووە، خەتەنیان کردووە، هێناویانەتەوە ماڵێ ڕۆژێک شکەنجە کراوە ئەم کچان. هێناوێنێتەوە ماڵە دوایی کە سەیری ئەندامی زاوزیان کردووتیانە کەم بڕدراوە و دیسان بردویانە کارەسات هەبووە 3 جار خەتەنە کراوە لە ڕوانگەی دایکێوە یا لە ڕوانگەی کەسی نزیکەوە خەتەنەکە بە شێوەی دروست ئەنجام نەدراوە، بەڕێوە نەچوە و هێشتا بەجانی نەبڕدراوە. یعنی ئەمە کارەساتێکە کە بەرامبەر بۆ زۆربەیان تووشی کیستی مناڵدانە بن، زۆربیان تووشی ئیلتیهابی یەکجار زۆرە بن و ئەمە ئازارێکی جسمی زۆرە کە دوای مناڵبوون تووشی مەیلی کەمبوونی مەیلی جنسی ئەبن و ئەمە زۆر جار بەتایبەت لە کولتوری ئێمەدا بۆی کە ئاستی وشیاری کۆمەلگای ئێمە کەمترە لە وڵاتانێکی بۆ نمونە وەکو ئەوروپایی، ئەمە کارەساتی لێ دەکەێتەوە، تووشی شەڕ و ناخۆشی و ئەفسوردگی و کۆمەڵێک مەشاکلی ترە بێتەوە. ڕۆژانە ژنان لەگەڵی بەرەوڕون و خەریکن ئەزمموی دەکەن، ئەزممونێکی تاڵە بێەوەی کە خۆیان ویسپێتیان کەمەندام کراون و جستیان بڕدراوە و ڕۆژانە خەریکن ئەو هەموو تاوانەش تەجروبەکەن، ئەزممونەکەن و لە ژیانی هاوسەرەتیشدا تووشی کۆمەڵێک مشکلاتی وەکو ئیلتیهاب و وەکو هەتا ناتوانن بە جوانی لە کاتی میسکردندا ئێشێکی زۆریانەیە و لە کاتی بەتایبەت جوودبوون و ڕەوابەتی پەیوەندی هاوسەرگیریدا زۆر کێشیانە لەبەرەوەی کە مەیلی جنسیان کەمەوە زۆریان وتمەوانەی ئەفریقا لە کاتی مناڵبوونداوە هەتا تووشی نەزۆکی ئەبن، زۆر جار بەهۆی ئەم نەخۆشی نەفسیە کە تووشی بن، زۆر جاریش بەهۆی ئەوەیە کە خەتەنەکە زۆر بە شێوازێکی تونند و تیش کراوەوە کاردانەوەی زۆر خراپتری بووە لە سەریان. بەڵێ ئەمە زۆر کەس باس لەوە کامە ئازارێکی جنسی بەرچاوە، ئێوەش لەسەر و باوەڕ هەن کە ئازارێکی جنسی بەرچاوەکو ئەوە نییە کە تۆ لە چاوی خەڵک شاراوە بێتەوە، لێمە کەسەکە زانێت کە ئازاری جنسی دراوە. بێگومان خەتەنە کاتێک کە تۆ مرۆڤێک خەتەنە دەکەی کچی خەتەناکە بێوێکی خۆی بهێوێ سەرەتا شکەنجەیە کە بەرامبەر بەجستەی و دووەمیش بەڕاستی دەستێژیەکی بە ئاشکرایە بۆ سەر جستەی مرۆڤێک کە بێ خواستی خۆی خەریکی دەستێژی دەکەیوە بەشێک لە جستەی وەکو دەست و لاق ئەندامی زاوزەی مرۆڤێک لەگەڵ دەست و لاقی مرۆڤێکی هیچ جیاوازیەکی نییە، بگرە حساستریشە، بگرە کاردانەوەی خراپتریشی دەبێت کاتێککە ئەبڕدرێ. وەختێک ئەو کاراکەیمە دەستێژیەکی بە ئاشکرایە بەرامبەر بم مرۆڤە ئەکرێ و ئەم مرۆڤە تووشی بێمەتمانەیی دەبێت، تووشی نەخۆشی نەفسی دەبێت، دوای ئەوە متمانەی بە دەوروبەری لێ دەستەدا بێگومان دەتوانین وەکو دەستێژی بە ئاشکرا بەرامبەر بەجستەی نەکرد بۆ ژن. ئێستا لە وڵاتانی ئوروپایی گەورەترین کێشیان خەتەنەی هەتا کوڕانیشە ئەڵێ خەتەنە بۆ سەر چکە چک و دەستێژیە بۆ سەری، تۆ ناتوانانی دەستکاری جستەی مرۆڤێکەکەی بێەوەی کە خۆی خواستی بێ. گەورەترین کێشەی وڵاتە ئەوروپایانەوەیە بە تایبەتی بنەماڵە ئافریقایەکان کە لێرە ناتوانن مناڵەکانیان لە کاتی مەهدی کودەکوانە هەمیشە کۆنتترۆڵەکان بیانوی جۆرا و جۆرەوە دکتورەکان بۆی کە بزان ئایا ئەم کچە خەتەنە کراوەیە ئەو کوڕا کاتێک کە دەڕۆنەوە بۆ وڵاتانی ئەفریقای دایانهێوێت لێ خەتەنایکەن چون بووە نمونە بووە لە مەتاڵ لە فرودگاکە معاینەیان دەکەن کە ئایا بزان ئەم کچە و تاوانەی بەرامبەر کراوەیاننا. گەورەترین کێشە بە تایبەتی لە وڵاتانی دانمارک و ئەڵمان یەو ژنانەیە کە کاتی مناڵبوون مناڵیان دەبێت خەڵکی ئەفریقان بێگومان دەستێژیەکی بە ئاشکرایە کە بەرامبەر بە جستەی مرۆڤێک دەکرێت، چونکە تۆ دەستکاری جسمی ئەەکەی ئەو خۆی ئاگای لێ نییە، فقط بە شێوازێکی زۆر ناشرینیش دەکرێت، بە شێوازێکی زۆر غێری پزیشکیش دەکرێت، بێگومان دەستێژیە بۆ سەرجستەی. بەڵێ هاوڕێ هەتاو ئەم کارە نائینسانیە کە بە سنەتیش ناوی لێ دەبرێ زۆرتر لە چ شوێن هایەک باوەوە بەڕێوە دەچێت؟ خەتەنە پێشتر لە مەسری باستانەوە بووە بە تایبەتی لە دەورانی فەرعۆنەکان و ئێستاشەیە. ئێستاش لە وڵاتی مسر ساڵهای ساڵە نزیک بە پێمایە 6 ساڵ 7 ساڵە کە بە تاوان دانراوە خەتەنەی ژنان، بەڵام بەڕێواچێ لە وڵاتانەی کە بە تایبەتی مەسەن لە وڵاتێکی وەکو ئێران و عێراق لە کوردستان بەڕێوە ئەچێ هۆکارەکەی سنەت و دابوونەریت و یاساشە، یاسا
لە وڵاتێکی وەکو مصر و زۆربەی وڵاتەکان بوون منە لە وڵاتێکی ئوروپایی یاسا دژی دەوەستێتەوە و ئەوانە محتا مناڵەکانیان لێ وەردەگیرێتەوە بەڵام بۆ سنەتەی کە لە کۆمەلگاکان هەیەە زۆر نەترس کارەکەکەن لە وڵاتێکی وەکو مصریش لە وڵاتانی ئەفریقای و لە چەندین وڵات سزای بۆ دانراوە بەڵام هەر دەکردرێ هەر لە ناو ئیسلامیەکانیش نییە لە وڵاتانی ئەفریقای لە ناو مەسیحەکانی شەکرێ ئەڵێن ئەو کچانەی کە خەتەنە نەکراون بۆ زەواج نابن دەکەونە پەراوێزەوە لە وڵاتی خۆمان لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی بۆ مەسەب و دابوونەریتە بە تایبەتی لە ناو مەسەبی شافعیدا دەکەن بەداخەوە سونەت زۆرتر لە یاساژ کاردانەوەی هیانی سیر کە لە وڵاتانێکە سنەتێکی زۆر مەترسیدار زۆر دواکەوتوانە و دژە مرۆڤانەیە بە ئاماژە بۆ بکەم بەڵام لە وڵاتانێکی کە حتا یاسا دژی دەوەستێتەوە بە تاوانی لە قەڵمداوە خەریکن لە سنەتەکەیەکەن و ئەزان ئەبێ بکردرێ بۆیە سنەت نەخشێکی گرنگی هەیە دابوو نەریتی دواکەوتو نەبوونی و شیاری بۆ ئەو خەڵکە ئەمە هەمووی دەکەوێتە سەر ئەو دابوو نەریت و سنەتە دواکەوتووە و کارەداتە دەست کچێکی ئاوە و خەتە ناکرێ و تووشی دایان معزە لە بێتێ بێگومان سنەتێکی زۆر نائینسانیە سنەتێکی زۆر هەڵەیە ئەمە توانین بەڕاشکاوڵین کە زۆر هەڵەیە بەڵام بەرامبەر بە مرۆڤ وێگەکرێ و زۆر جاریش یاسا بۆ نمونە وڵاتێکی وەکو ئێران کە هیچ پشتگیریەک لە کچان و لە ژنان ناکە و هەر گرنگی پێنادا هەتا تەنانەت چەند ساڵە لە وڵاتێکی وەکو ئێران تەنها چالەکانی مافی مرۆڤن کە خۆڕست بە شێوەیەکی خۆڕست خەریکن ئامارەگرن لە 2014 بوو لە ماوەی ئەو 10 ساڵە توانیویان ئامار بگرن هیچ ئامارێک لە ئێران بوونی نییە کە کچان خەتە ناکرێن خۆیان ئەیکەن یاسا هیچ پشتگیریەکیان ناکە یا لە وڵاتێکی لە باشوور ساڵی 92 چەندین کەس بە شێوەی خۆڕست حتا دەسەڵات پشتیوانی نەکردن کەسانێکی وەکو خەندە جەزایان تێدا بوو بینیان خەتەنە لە کوردستان لە هەشتاکانەوە ینی سیرکە لە سەدا هەشتا خەتەنە لە ناو ژناندا بەڕێ بچێ بێ ئەوەی کە خۆیان بزان چکارە ساتێکە ئەمان هاتن تابۆکانیان شکان کەسانێکی وەکو خەندە جەزا و چەندین خانمەتێک وەشەری ترکە و دانیشتووی وڵاتانی ئەمریکای و ئەوروپاین کە خەندە لە ناوێندا زۆر چالاک بوو دەستیان ساڵی 92 کارەکان کە لە ئێرانی شەرەوە چالاکانی مەدەنی چالاکانی سیاسی بشێوێکی خۆڕست هێتە هێنانە و ئامارانیان گر بەو هەموو بربەستەی هەبوو بۆ هەموو بیمکاناتی توانیان ئامارێکی نەک زۆر دروست نەبوونی ئامار گەورەترین کێشەیە بۆیە دابوونەری بە پشتبەستن بە یاسای دواکەوتو هەموو هەوڵەکانی دەخاتە گەڕ بۆی کە تاوانی ئاوە بخۆڕکە چونکە بە قازان زێتی بەڵێ باسی مەسەبتان کرد خۆتان ئایا ئەمە تایبەت بە مەسەبی فقط سونیە یام لە مەسەبی شیعیشدا ئەمە باوە هەرو جۆرەی لە پرسیاری پێشتریش ئاماژەم پێکرد هەوڵی بووناز خۆی خەتەنە تایبەت بە دینی ئیسلام نییە پێشتر لە میسری باستان بەڕێوە چووە لە وڵاتانی ئەفریقای لە ناو مەسیحەکانیش باوە بە دەیانژن لێکۆڕینەوەیان لەگەڵ کراوە کە مەسیحین بەڵام لە ناو ئیسلامەکەدا زۆر باو بووە لە وڵاتی ئێمە لە هەر وڵاتەی بوو ئەبزاری ئەو وڵاتەیەکە بۆ ئەبزاری کە سنەت و دابوونەریت بەسەریاندا ئەسەپێنەوە لە وڵاتی ئێمە هەمیشە ئیسلام گەورەترین تاوان بۆ بەرامبەر بەژن هەموو هەوڵەکانی لە پێناو توندوتیژی و لێ ئەستانەوەی کەرامەتی ئینسانی ژنان بووە لە کۆمەڵگای ئێمە بڵێ لەناو شیعەکان زۆر بووە زۆر کەم بووە مەسەڵەن لە بۆ نمونە لە کرماشان بووە شیعەش بوون کردویانە بێەوەی کە زانی بێتیان کە ئایا لە ناو دینەکاندا هەیە یاننا وەکو عورفێک وتم وەکو سونەتێک لە ناو جامعەکان کردویانە لە ناو گەڕک و کوچە و ئەو شۆنە نیشتەجێی خۆیان بەڵام لە دینی ئیسلامدا لە مەسەبی شافعیدا ئاماژەی پێکراوە سونیەکانیش بە تایبەتی لەو ناوچانەی ئێمە چون لە مەسەبی شافعیەوە ئەمە سەرچاوەگرێ ئاماژەی پێکرا بە ڕاشکاوی ئەڵێ نانی دەستی ژنێکی کە خەتەنە نەکرابێ حرامە و خەڵک بۆ بیر و بۆ چوونەوە خەریکن ئەو تاوانە ئەنجام بدەن بێ ئەوەی کە لێکۆڵینەوەی لێ بکەن بێەوەی کە بزانن بیر بۆ بکەنەوە کە ئەو دینە چەندێ دژ بە ئینسانە چەندێ توانێتی ئینسانەکان کا بە قوربانی چونکە بەداخەوە بێت بۆچی لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی لە کوردستان و لە
شارەکانی وەکو هورمزگان، سیستان و بەلوچستان ناوچە عەرەب نشینەکان خەتەنە زیاترە لەبەرەوەی کە لەو بەشانە یەک ئەوەی کە ئەکسەرەن مەسەبی سونیان هەیە شافعین ئەوە کارە سەرەکیەکەی ئەوەیە کە لەو بەشانە لە بواری ئابووریەوە تەری کەوتونەتەوە بێگومان شوێنێک کە لە بواری ئابووریەوە لە دوابێ لە بواری فەرهەنگیشەوە لە دوایەوە فەقری ئابووری فەقری فەرهەنگی دێنێ و ئەمە وا دەکا کە ئاستی وشیاریان کەمتر بێ و حتا بیر بۆ کارە ساتە بەو تاوانە گەورە نەکەنەوە کە ڕۆژانە خەریکن بەرامبەر بە ژنێک بە مناڵێک ئەیکەن لە مەسەبی شافعیدا زۆرترە لە سونیدا لە ئیسلامدا. بەڵێ هاوڕێ هەتاو ئەمڕۆکە هەوڵی ئەوە دەدەن تا لە ڕێگای جەڕاحی پلاستیکەوە ئەم ناقصکردنەی ژنان چارەسەر بکەن. پێتان وایە لەسەر ڕۆح و ڕەوان کاریگەری دەبێت؟ بێگومان هاوڕێ گوڵناز کێشەی گەورەی ئەو کەسانێکی خەتەناکرێن زۆرتر ئەپڕژێنە سەر مەسلەی فیزیکی جستەیەکە لە حاڵێکدا باری ڕەوانیەکەی زۆر خراپترە. پێم وانە بێ بە جەڕاحی پلاستیک بتوانن ئەو کاردانەوە ڕۆحیە ناتوانن مەیلی جنسی و ئینسانە بگەڕێنەوە سەرجێ خۆی، ناتوانن غەرایزە ئینسانیەکەی بگەڕێنەوە، ناتوانن ئەو بێمەتمانەیە کە بەرامبەر بە ئەو کۆمەڵگا و ئەو کەسانەی کە لە دەوروبەری بوون و ئەو تاوانیان بەرامبەر بەڕێوە بردووە ئەو بێت مەتمانەیە بگەڕێنەوە سەرجێ خۆی، ناتوانن لە کاتی مناڵبوونی ئەو مرۆڤەدا بێگومان یارمەتیەکی بدەن، فقط ئەتوانن لە بواری جوانکاریەوە کارێکی بۆ بکەن. لە حاڵێکدا ئەو کەسە لە ناخەوە بریندار بووە، لە ناخەوە شکنجە کراوە، کەمیش وەکو کاردانەوەی جسمیەکەی ئاوڕێ لێ نادنەوە، بێگومان ناتوانن لە بواری دەرونیەوە یارمەتیەک بۆ مرۆڤانە بگەێنن، تەنها توان لە بواری جوانکاریەوە لە حاڵێکدا بەشێکی زۆر ئەو قەیرانە ڕوحیەکە بۆ ئەو تاکانە بۆ ئەو ژنانە دێتە پێشەوە. ئەمە کاردانەوەی زۆر نێگەتیڤی لە پەیوەندی ڕۆژانەیان، لە پەیوەندی هاوسەرگیریان و لە حتا دەوروبەریان وتم بێمەتمانیەکی زۆریان هەیە نسبەت بە بنەماڵە بە دەوروبەریان بە کەسانی نزیکیان و ئەو بێمەتمانەیە ڕۆژانە تەجروبەیەکەنەوە، ناتوانن بێگومان لە مێشکی ژنێک کە هەر دەقا بیرە کاتەوە ئازانێت ڕۆژێک لە خەتەنەکردنی نەگزراوە ئەو کاردانەوە بسەڕنەوە، بێگومان ناتوانن. کاردانەوەکە زۆر لەوە قوڵترە کە بتوانن بە جەڕاحیەکی پلاستیک شوێنی ئەو هەموو ئازارە بگرنەوە. بەڵێ لە ساڵەکانی ئەخیردا هەوڕێ هەتاو خەباتێکی زۆر بۆ لە ناوبردنی ئەم سونەتانە کراوە. ئایا توانیاوە ڕێژێ ئەم کارە بهێن نەخوارەوە تا ڕادێک لە ناوی ببەن؟ بێگومان هەمیشە کاتێک هەوڵ ئەدرێ بۆ بنبڕکردنی دیاردەیەک تاوانێک لە کۆمەڵگایەکی بەتایبەت سونەتی ئەمە کاردانەوەی زۆر ئەرێنی هەیە، بەڵام لە ئێستادا گەورەترین کێشەمان بۆ نمونە لە ساڵی 2016 ئەڵێ 200 میلیۆن ژن لە دنیا خەتەنەکراوە، لە هەر 3 سانیەدا ژنێک خەتەنە دەکرێت. سەرڕایبوونی ئامار بەڵام ئامارێکی ڕاست و دروست بۆ شێوەی کە دەبێ هەبێ نییە و بۆ شێوازی کە دەبێ ئاوڕی لێ بدرێتەوە کەمکاری کراوە بەڕاستی بەتایبەتی لە ناوچەکانی خۆمان کە دەسەڵات لە پژنیە لە چالاکانی مەدەنیوە ئەسەن گرنگی پێنادایە لە وڵاتێکی وەکو ئافریقاکە لە دواکەوتوویەکی یەکجار زۆردایە ئەبێ زیاتر هەوڵی بۆ بدرێ، ئەبێ زیاتر ئەو تاوانە بخرێتە بەر ڕووی کۆمەڵگا، زیاتر ڕاستی وشیاری خەڵک بگەڕێتەوە، بەڵام بەخۆشیەوە کاری بۆ کراوە و ڕێژەشی کەم بووە. هەرەوەی کە لە 2004ەوە بەشی مافی مرۆڤی ڕێکخراینەتەوە یەکگرتووەکان ئەمەی بە تاوان داناوە و ڕۆژێکی بۆ داناوە و بەردەوام و بیری خەڵکی دێنێتەوە لە وڵاتانی ئوروپای یەکجار زۆر بۆتە گەورەترین کێشیان لە وڵاتانە، ینی وەکو کێشەیەکی گەورە سەیریەکەن بەردەوام ئامارەگرن، بەڵام لە وڵاتەکانی خۆمان کەمکاری کراوە نەک بەهۆی تاکەکانەوە، بەهۆی چالاکانی مەدەنیەوە، بەهۆی دەسەڵاتەوە دەسەڵات ئاوڕێکی لە ناداتەوە و دەبێت کاری زۆری بۆ بکرێن. بەداخەوەتە کۆماری ئیسلامی لەسەر کاربێ ئێمە ناتوانین چاوەڕوانی لەوە باشتری بێ خۆمان هەوڵی بۆ بدەین، بەتایبەتی چالاکانی مەدەنی چالە ئەو کەسانی کە ڕۆشنبیرن. شتێکی کە زۆر گرنگە هاوڕێ گوڵناز ئێمە پێویستیمان بە پیاوانە، پیاوانی ڕۆشنبیرە کە لەو بوارەوە پیاوان وشیار بکەنەوە، چونکە بەشێکی زۆری خەتەنەش دەگەڕێتەوە سەر بیر بۆ چوونی پیاو سالاری سەر کۆنتترۆلی بەدەنی ژن و دەبێت لەو تاوانە
ڕوون بکرێنەوە و شیاریان پێ بدرێ و ئەمە کاری دەوێت بێگومان کارێکی یەکجار زۆری دەوێت تا دەسەڵاتێکی ئینسانی دادەمەزرێت تا دەسەڵاتی لەسەر کار بێ ئێمە نە ئامارێکی ڕاست و دروستمان نەبێن ئەسەن گرنگی پێ ئەدا هیچ گرنگیەکی پێنەدا بە مەسەڵی خەتەنەی ژنان ئەسەن بۆی گرنگ نییە بۆیە ئەبێ زیاتر هەوڵی بۆ بدەین زیاتر کاری بۆ بکەین. بەڵێ هاوڕێ هەتاو لە پرسیاری پێشوشتا جوابتانجاوە بەڵام وەکو دوایین پرسیار ئەرکی سەرشانی هەڵسوڕاوانی بزوتنەوەی ڕزگاری خوازی ژنان بۆ چارەسەرکردنی ئەم دیاردەیە دەبێت چی بێت؟ یەکەم شتیان ئەوەیە کە ئەبێ یەکگرتوو بن لە بەرامبەر هەموو دیاردەکان بە تایبەتی خەتەنەی ژنان هەمەوەی دەبێت وتم دەبێت بەشێکی زۆر لە پیاوان لەگەڵ خواناوتەری بکەن و پیاوان لەو کارە ساتە قیزەونا و شیار بکەنەوە سێش بە تایبەتی بۆ نمونە ئەو ژنانی کە خەتەنەکراون منێکی هەتا و کاتێک بە مناڵی خەتەنەکراوم دەستێژی کراوەتە سەر من بێ ئەوەی کە خۆم ئابوو دەبێ شەرم بکەم پێم تا بۆ بێ کە دەنگ هەڵبڕم کە بڵێم تاوان بەرامبەر بە من کراوە کەسانێکی تری لێو بۆ نمونە من زۆرم بابەت نووسیەوە لەسەر دیاردەی خەتەن لەبەرەوەی کە خۆم چێشتومە مەلموس بووم ئەبێ ئەو کارە بکەین ئەبێ ئەو ژنانەی بە تایبەتی لە کوردستانن لە باشوور ئێستا خەریکن زۆر بە شێوەیەکی باشێکن لە ڕۆژهەڵاتیش کەسانێکی چالاکەنێکن ئەبێ وانەیە کە خەتەنەکراون لە یەکگرتوو بن و بڕۆن بۆ ئەو سەردانی ئەو شۆنانە بکەن کە خەتەنە ئێستا تێدا ماوە بێ لەگەڵیان قسە بکەن کاردانەوەکانی باس بکەن ئەو هەموو کاردانەوە نێگەتیڤە کە لە ژیانیان دەبێ و شیاری خەڵک زیاد بکەنەوە شەرم نەکەن چۆن بینیمان لە بزوتنەوەی میتوو ئەو ژنانی کە دەستێژیان کرابوو سەر لە هەموو قشرێکەوە لە هەموو توێژێکەوە هاتن لە دەنگ وەک کەسانێکی زۆر تێدا تاوانیان کردبوو لە قاویاندا بۆ مۆزوعی خەتەنەش دەبێ وابێ کەسانێک کە خەتەنەکراون دەبێ ئازارەکانیان باس بکەنەوە ئەبێ بە کچان و بەژنانی تر بڵێن کە کاتێکە بە دایکانێک بڵێن کە بێ ئەوەی کە بزانە و تاوانە بەرامبەر بە ڕۆڵەکان ئەنجامەدەن ئەبێ پێیان بڵێن کە چ تاوانێکە کە چ کاردانەوەیەکی نەگەتیڤی هەیە کە چ شت هەیەگە و هەموو خوڕافە و دین و مەسەبە تێیدا کاردانەوەی هەبێ ئەبێ خەڵکیان لێ وشێرکەنەوە بێگومان ئەتوانێت بەڵام تاڕوخانی ئەو ڕژیمە ئەو دیاردانە لە بە تایبەتی لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی بەردەوامە چونکە قازانجی لێ دەبینێ و گرنگی پێنادا بەڵام ئێمە ناتوانین دەست لە سەردەستی یەکدانین ئەبێ دەنگی ئەو ژنانە بین کە تاوانیان بەرامبەر دەکرێت بە هەرچێکی لە دەستمان دێ بۆیان بەڕێوە بەرین لە هەر شوێنێک لە جیهانین بە تایبەتیوانێک کە لە کوردستان و بە شێوەی خۆڕست خەریکی چالاکین و خەریکی ئەو ئامارانن و بۆ نەمانی دیاردە کۆمەڵایەتەکان کە هەڵقڵاوی کۆمەڵگایەکە کە لە سیستمێکی دژە مرۆڤەوە سەرچاوە ئەگرێ خەریکن کاری بۆ دەکەن کە نەمێنێ بێگومان ئەتوانین و ئەبێ کاری بۆ بکەین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتا بۆ ئامادەبوونت لەم بەرنامە تایبەتە. سپاس بۆ ئێوەی ئازیزی شیوادارم ڕۆژێک بێ هیچ دیاردەیەکی کۆمەڵایەتی نەمێنێ و هیچ کچێک لە هیچ گۆشەیەک لە دنیا بە تاوانی ژنبوون بە تاوانی کچبوون ئەو ئازارە نەچێژێ و کە مەندام نەکرێ بە هیوای ئەو ڕۆژە. زۆر سپاس بەڵە بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە کە سەبارەت بوو بە خەتەنەی کچان واتە ناقصکردنی ئەندامی جنسی کچان کە میوانی بەرنامەکەمان هاوڕێ هەتاوی عەبدوڵڵایی بوو. زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون.